جعفەر ساڵح تاقانەی چوار خوشکە لە دوایین کاروانی پێشمەرگە لە کۆبانی ڕۆژئاواوە گەڕایەوە باشووری کوردستان. ئەگەرچی پێشمەرگەکان بە گەڕانەوەیان دڵی ماڵەوەیان خۆش کرد، بەڵام خەڵکی کۆبانیان نیگەران کرد. خەڵکی کۆبانی هەکە برێم خەرکەکە زۆر متاسیب بکەمە گەڕاینەوە. شەیدوێکی هاتین لە سونیر دەرباز بوون لە کۆبانێ لۆ سووری جێ هاتین. خەرکەکە لە سەجادە ئەم بەخۆم نەکبرێ باوها یەکی دی برێ ئەوە ئەم بەخۆم دیتم خەرکەکە زۆری دەگیریا لە سەجادەی. هەموو هەر بۆ پێشەمە ڕادەوەسان ژن و زەلام هەموو دەگیریان لە سەجادەی داهەنگۆ نابی بەجێمان نێ ناگو نای بچنەوە. لە ماوەی بەرگریکردن لە کۆبانێ هاوشانی هێزەکانی یەکینەکانی پاراستنی گەل و یەکینەکانی پاراستنی ژنان پێشمەرگە شەهیدێک و چەند بریندارێکیدا لە شەڕی چەکدارانی داعش. دایکی جعفەر سەلامەتی کوردستان دەخاتە پێش کوڕە تاقانەکەی. زۆر دڵخۆش بووم. کوڕێ من ئەو تاقانم نهەیە لەگە چار خویشکە دایکەکە زۆر هەکە دوو مانگی دیژ نەهابەوە شەڕێ کوردستانی خۆیان بەس ناجێ ببین بەیرام دەکرد دینام ئەوا لێ بیست سەرم بەلێ تشتە برێرە سەرۆکی هەکە کوڕێم پێش مانگی دیژ لاردە بە هەچنێبی وما نەکرد و برێت وڵە ماڵەکەمان تێک شاو دەگەڕێمەوە ناچم و هەخۆمان بەزاق کرد خۆمان ئەوە کرد گوڵمان بڕۆ هیچ نییە و هاوژین و منداڵەکانی زیاتر لە 6 ڕۆژ دەست بە نزابوون بۆ جعفەر و هاوڕێ پێشمەرگەکانی تاوەکو بە سەلامەتی بگەڕێنەوە. ئەو کوڕەشی هیوا دەخوازێ لە داهاتوودا هەمان ڕێبازی باوکی بگرێتە بەر. وەکو کوڕە پێشمەرگەیەک هیچ کات ناتوانم ینی ئەو خۆشیە لە دڵمدا دەری بڕم. بەڕادەیە کە باوکم بتوانێت لە شاری هەولێر بڕوا بۆ وڵاتێکی تر سنوورێکی تر ببڕێ بۆ پاراستنی مناڵێک ئافرەتێک پیرێک پاڵکەوتەیەک بۆ من زۆر جێگای شاناسیە و هیوادارم ڕۆژێک بێت منیش ئەو ڕێبازەی باوکم پەیڕۆ بکەم و پێدا بڕۆم. لە دوای هێرشەکانی چەکدارانی داعش بۆ سەر کۆبانێ زیاتر لە 120 شارەکە لە 10 شەروانان مابەوە، بەڵام دوای چوونی 4 کاروانی پێشمەرگە کە ژمارەیان 574 پێشمەرگە بوو بە تاوەتی بەڵانسی شەڕەکە گۆڕاو بە جۆرێک کۆبانێ و گوندەکانی دەوروبەر لە دەست داعش دەرهێنرانەوە. ژمارەیەکی زۆر لە ئاوەرەکانیش گەڕانەوە و ژیانێکی تازەیان دەست پێ کردەوە. جعفەریش وەکو هەموو ئەو پێشمەرگانەی کە چوون بۆ کۆبانێ جگەلەوەی مێژووکیان بۆ خۆیان تۆمار کرد ئەو هەستەش لای هەموو پێشمەرگەیەک دروست دەکەن کە لە هەر پارچەیەکی کوردستان بێت بەرگری بکەن. سیدا لەشکری ڕوودا و کۆمەڵگەی کانی قرژاڵە.